لە دوای 2 ساڵ لە زیندانیکردنیان دادگای سعودیە بە تۆمەتی پشتیوانی لا بزوتنەوە بەرهەڵەستکارە فەڵەستینیەکان بڕیاری بەسەر 69 گیراوی فەڵەستینی و ئەردەنیدا سەپاند. جەماوەری فەڵەستینی و بزوتنەوەکانی حەماس و جیهادی ئیسلامی ئەو بڕیارانەیان ڕەت کردەوە و بە ستەمکارانەیان لە قەڵەمدا. لە ڕاگەندراوێکدا بزوتنەوەی حەماس ئەو بڕیارانەی بە بێمانە ناوبرد کە هیچ پاساوێکیان نییە، چونکە ئەوانەی سزادراون جگە لە سەرخستنی کێشەڕەواکەی خۆیان و گەلەکەیان هیچ زیانێکیان بۆ سعودیە نەبووە. حەماس داوای کردووە لە بەرپرسانی ئەو وڵاتە بە ئازادکردنی ئەو گیراوانە و کۆتاییهێنان بە ئازار و گرفتی خێزانەکانیان. هەر بە هەمان شێوە بزوتنەوەی جیهادی ئیسلامی ئەو بڕیارانەی ئیدانە کرد و بە ستەمکارانە و ناڕەوایانەی ناوبرد کە لەگەڵ شەریعەتی ئیسلامی و گیانی عەرەبیدا ناگونجێت کە بەرگریە لە مزگەوتی ئاقسا. یەکێک لە سزادراوانی ئەو دادگایە محەممەد ساڵح خوزەریە کە بە 15 ساڵ زیندانی سزادراوە، تەمەنی 83 ساڵە. بە ئاگاداری بەرپرسانی سعودیە بۆ ماوەی 20 ساڵ نوێنەری حەماس بووە لەو وڵاتەدا. لە ساڵی 1998دا دیداری شا عەبدوڵڵا عەبدولعەزیز و شێخ ئەحمەد یاسینی دامەزرێنەری حەماسی ڕێخستووە بۆ خۆیشی بەشداری دیدارەکە بووە. هەر کارێکیشی بە ئاگاداری حکومەتی ڕیاض بوو و ئەرکیشی گەیاندنی کێشەی گەلەکەی بووە بە گەلی سعودیە و گەیاندنی یارمەتیەکانیان بە فەڵەستینیەکان. چاودێران هۆکاری گۆڕانی سیاسەتی سعودیە بەرامبەر کێشەی فەڵەستین با گشتی و بزوتنەوەی ئیسلامیەکەی بۆ چەند هۆکارێک دەگێڕنەوە. هەڵگیرسانی شۆڕشی بەهاری عەرەبی و بوونە سونبولی بۆ گەلانی ژێردەستەی سیستمی کۆنەپەرستی لە ناوچەکەدا تووڕەیی ڕژێمەکانی سعودیە و ئیمارات و بەحرینی لێکەوتەوە. لەبەرەوەی کە ئیسلامیەکان پێشەنگی ئەو شۆڕشانە بوون، دیکتاتۆرانی ناوچەکە کەوتنە دژایەتی و بە شۆڕشی چەواشە و کودەتا ڕوبەڕووی بوونەوە. فەڵەستینیش بووە بەشێک لە پیلانگێڕیەکان. لە دوای سەرکەوتنی دۆناڵد ترامپ و گەشەکردنی گوتاری پۆپۆلیستی لە خۆرئاوا و جیهاندا و پشتیوانی سەرۆکی ئەمریکا لە بزوتنەوەی زایۆنیستی و توندڕەوترین حکومەتی ئەو قەوارەیە و گوێزانەوەی باڵیۆزخانی ئەمریکا بۆ شاری قودس و بە فەرمی ناساندنی جۆلان وەکو بەشێک لە خاکی ئیسرائیل و ڕاگەاندنی گرێبەستی سەدە و گوشارخستنە سەر هاوپەیمانانی واشنتۆن بۆ ئاسایکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئەو قەوارەیە، هەریەکە لە ئیمارات و سعودیە بزوتنەوە ئیسلامیەکانی ناوچەکان خستە سەر لیستی تیرۆر و لەوانەش حەماس و جیهادی ئیسلامی. هەر بۆیە هاوکات لەگەڵ دەستگیرکردنی سەدان زانای ئاینی و مافپەروەر و ژنانی ئازادیخوازی سعودیە لە ئەیلولی 2019دا ئەو ژمارە فەڵەستینی و ئەردەنیش بە تۆمەتی یارمەتیدانی تیرۆر دەستگیر کران. هەرچەندە دوای شکستی ترامپیزم دیکتاتۆرانی ناوچەکە تووشی شڵەژان و پاشەکشە بوون، بەڵام دەیانەوێت بەم بڕیارانە سەرنجی لۆبی بەهێزی زایۆنیستی بۆ خۆیان ڕابکێشن کە بەسەر زۆر ناوەندی بڕیاری خۆراواییدا هەژمونیان هەیە. بەوەش فەڵەستینیەکان و ئازادی خوازان بکەنە قوربانی مانەوەی ڕژێمە دیکتاتۆر و خۆسەپێنەکانیان و ماوەیەکی تریش درێژە بە ژیانیان بدەن و لە گۆڕانکاری حەتمی خۆیان بپارێزن.